کاکە وەرم چۆنی؟ ئەحواڵە باشە؟ جەناب شوێنی؟ ئێوە باشن؟ خێر مناخوا کاک سیرۆنیان چۆنی؟ ئەحواڵە باشە؟ تەندروستی باشە؟ بینەرانی ئازیزی کورسا دەمکاتتان باش خوشحاڵم لە بەرنامێکی نوێ وێنەگرافی دێنەوە دیداریەوەی عزیز و خۆشەویست هونەرمەند و ئەکتەر و سینەماکاری خۆشەویست کاک سیروان جەمال ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. کاک سیروان جەمال یەک لەو ئەکتەر و هونەرمەندانی کووردە کە زیاتر لە نیو سەدەیە سەرقاڵی خزمەتکردنە بە بواری هونەر و لە چەندین وێزگەی جیاواز و لە چەندین قۆناغی جیاوازی ژیانی خۆیدا لە ناوەی وڵات دواتریش لە دەرەوەی وڵات خزمەتی گەوری بەکایی هونەر و ڕۆشنبیری کوردی کردووە. کاک سیروان کارەکانی هەمومان پێی ئاشناین و هەمومان سەردەمانێکی زۆرە بیرەوەریمان لەگەڵ کارەکانی ئەم هونەرمەندە خۆشەویستە هەیە. ئێستا بە سەردانێک لە کوردستانە و ئێمەش بە هەلمانزانی ئەم چاوپێکەوتنی لەگەڵ بکەین و بیبینەوە بۆ یادەوەری و بیرەوەریەکانی ئەو سەردەمانێک کە کاری تێدا کردووەوە تا ئەم ساتەوەختە دیارەکە کاک سیروان لە کاری هونەری دانەبراوە تا ئێستاش بەردەوامە لە خزمەت و لە بەخشەکانی بە هونەری کوردی. کاک سیروانم کاتت باش. سپاس بۆ جەنابەت کە ئەمڕۆ میوانداریت کردین. سپاس بۆ ئێوەش کە منتان بەسەر چاومان ڕوون بوو کە بە بەرنامەی هاتیتەوە. سپاس بۆ جەنابەت. ئەم جارە چۆن هاتیتەوە بۆ کوردستان؟ سەردانی تایبەتە یان ئیشی هونەریت هەیە لەگەڵی؟ وەڵی تێکەڵا ئەمجارە هەردووچیم کردو بە یەک. پێمان خۆش بزانین چی تازەت هەیە؟ بەڵێ تازە مۆنۆ درامایکی هاوڕێی ئازیزم کاک ئازا بەرزنجیە سینۆگرافیان بۆ کردووە، پاشان پرۆژەی فیلمە ئیشەڵا ساڵی ئایندا لە مانگی 6 و 7 پێناگیرێت. باسی ناکەم تا کاتی بۆچی بۆمان باس ناکەی؟ وڵات باشترە چکە باس کراوە بەڵام جارێ هین نییە کاتەکەی نهاتەوە نوکو زروفەکان بڕێتەوە. پاشان لەگە کورساتە دەمێکە چەند ساڵێکە قسەمان کردو لەسەر دەرامایەک ئەوەی سەخەریکی وردەوردە دەست پێ بکەینەوە ئەو هیواین ئەو بەرهەمانە ببینی مە بێزگەلوی لە هۆڵم داشتابان پرۆژەی ئێرم جیایە هۆڵم داشتم جیایە. لەوێ پرۆژی تازە چێگاکسیرۆ؟ پرۆژی تازەم ئەوە هیچ شانۆگەرێکمانێ 12 ساڵە بەردەوامە هەر بەردەوامیژە بێت. وا بڕیارە وەزارەتی تەندروستی هۆڵندا سەبسیدی بۆ ئامادە کات و شارەکانی هۆڵندا بە ئەنی زۆربەی شارەکان بجێڕێت لەبەرەوە چەند ساڵی کەش بەردەوامە بێت. پاشان مۆنۆدرامای لە 2016 چاپێکەوتنێکم لەگەڵ تۆ کرد وتی سەرقاڵی شانۆگەریشین هەر بەردەوامە. ڕاستە تا ئێستاژەوە دوای 6 ساڵ ئێستاش هەر بەردەوامە. پێم وایە 12 و 13 ژوەر لە کورسات ڕاستەوخۆ قابلیان کردم لە قسم لەسەر کرد. پاشان مۆنۆدرامایەکی نووسەری گەورە چیخۆفە دەرامەتر و دەرهێنەری ناساوی هۆڵندی ئەو ئیشی تیاکەن ئەویش بە هۆڵندی ئەکرێ. وا بڕیارە برادێکی هاوڕێی خۆشەویستمان جارێ ناوی نایانم هیچێکە لە ئەکتەر دەرێنەرە بەتوانەکان ئەویش بۆ کوردی دەریهێنێت. ئەو وەختە من وەکو تەجروبەیەک بە هۆڵندی و بە کوردی نمایشی تیاکەم. بیرۆکەیەکی جوانەکە سیروان ئەو شانۆگەریە کە 12 ساڵە بەردەوامە هەمان شانۆگەریە و دووبارە ئەبێتەوە یان لە شوێنی جیاوازیان؟ بەڵێ ئێمە شانۆگەرێکە خۆی باسی پیربوونەکە دیاردەی پیربوون و باسی وەکە و دیاردەیە چۆن هەتا بتوانین ئێمە خزمەتی بکەین و ئەو دیاردە خراپانی تیانەهێڵین. لەبەرەوە کە شانۆگەرێک ئێمە لە هەر شارێک پێشکەش بکەین لەگەڵ کۆنفرانس دەکرێت. کۆنفرانسەکە دوکتۆر و هەموو کارمەندەکان بانگەکرێ ئەوانی لەو بەرای ژەکەن ئیتر ئەکتەرەکانیش دانیشن گفتوگۆکرێت لەسەرەوەی ئەو دیاردانەی کە خراپە نەمێنێ بۆ شارێکی کە بە هەمان شێوە. بەڵام دیارە لە شوێن بۆ شوێن فەرقەکە بەڵام کێشەیەکی مرۆڤایەتیەوە. لەبەرەوە ئێمە کاڵی شانۆ پامێژی ئینسانیە و ئەبێ کۆمەڵگا بگۆڕێت ئەبێ شانۆگەریەک ئاوا بتوانێت بەردەوام بێ و کاریگەری هەبێت. ئەنی بڕوابێک هاوەرزان چەند جارێک ئێمە کە پێشەشمان کردووە ئافرەت یان پیاوی زۆر بەتەمەن کە هاتن بۆ سەیری بیرانە چۆکەمە شانۆیە هاتن بەشدارە بوون لەگەڵمانە دیفاعیان ئەکتەرەکانە کرد بوو بە گفتوگویان لەگەڵ ئەکتەرەکانە ئیتری مەشتەرمان لێ شێوە. بەڵام مەقسەم چیانی زۆر کاریگەری هەیە. بەڵێ
دەستەکان خۆش بێ کاک سیروان. قسەشەکەی من ڕۆڵاکەشم یەکێکم ئەکتەرە سەرەکیەکان 6 ئەکتەرین ناوەکەشم کوردە، ینی ناوی شاچخوان ناو لەبەر ناکەنی کوردی هەر بە ناوی کورد بانگ مەکەن. دەستەکان خۆش بە کاک سیروان. ئێستا هاچێتەوە بۆ سلێمانی و لە سلێمانی ئەچینەوە بۆ یادەوەریەکانی سلێمانی، بۆ یادەوەرەکانی مناڵی و سابوونکەران و سەرکارێز. پێم خۆشە سەری کۆمەڵی وێنە بکەین، دواتر بەیەکەوە من و تۆ ئەچین بۆ سابوونکەران، لەوێ پیاسەیەکەکەین بە کۆڵانەکانی مناڵی و یادەوەریانە لەوێ ئەجێڕینەوە. بەس پێم خۆشە سەری کۆمەڵە گوێنەی خێزانی ئێوە بکەین لە سەرەتاوە. ئەم وێنەی جەنابی باوکتە؟ بەڵێەوە باوکمە ساڵی 76 بوو چوو بۆ عیلاجی دڵی بۆ لەندەن. ئەمە لەندەنە؟ بەڵێ بڵێ. چیت هەیە بۆ باوکت؟ وەڵا پێم وایە ئینسان چەند خۆشی لە ژیانە بینی، یەکێ لە ناخۆشەکانی وەیە کە دایک و باوک بەجێ دەڵەمانی لەبەرەوە کاریگەری باوک و دایک بۆ ئینسان و پشت و پەرایەکە دروست نابێتەوە بەڕاستی، کەسی شوێنی ناگرێت. ڕۆحی شاد بێ. ئەمە دایکمە تەبان ئافرەتێکی زۆر ماندوو بوو، ماشەڵڵا لەگە ماڵی باپیرم وانەوە بەیە کۆژانی ئەرچی ئەو ماڵە لەسەر ئەوە بوو. بەڵام ژێ لەو شتانی کە زۆر مواجبی دایکم بووم، دەنگی خۆش بوو بۆ لاوانەوە بۆ ئەوانە جارجار بوو کە مناڵەکانی ژیرەکەریاکە مناڵی بەشکا بوو گۆرانی بۆتن. ڕۆحی شاد بێت بەداخۆ. ڕۆحی شاد بێ. کاک سیروان، ئەم وێنەیە هیچێک لە وێنە مێژوویەکانی شاری سلێمانی. بەڵێ ئەمە پێم وایە هیچێکە لە یادەکانە، پێم وایە لێژ نووسراوە بڵێ عید البوشرە. ئەمە پیامەخۆڵانی سلێمانی چوون بۆ ئەو بۆنەیە، ئەو باپیریشمە ئەو مامەکەمان لێ نووسی و باوکم لێ بەشدار بوو. بەڵێ بەڵێ. دەستەکانە خۆش بێت. خۆش بێ. باوکت پێم وابێ پیشەی کەبابچی بوو. باوکم کەبابچی بوو، باوکی باوکم کەبابچی بوو، باوکی باوکیشمە کەبابچی بوو. تۆ چۆن کەبابچی نەبووی؟ وەڵڵاهی قسپرسارێکی زۆر ماقۆلە، بەڵام من ئەزانم بیخۆم، من ئەشیکەم کە ئیکەم سێرەکەم نەرموشتر نییە. لە کەباب نازانی ئێستا؟ وەڵڵا کەباب بەزان بە دایمە ماڵ وەڵێ بەخوا میکە کەبابەکەی ڕقایت لەبەرەوە مەجبورم بەس بیخۆم. شاگرد نەبیخت لای باوکت؟ بەڵێ شاگرد بووم بە مناڵی چۆمە تۆزە عەجوول بووم. باوکمی نردم بۆ قاپێ لەبەر حەوزەکە بچم قاپێ بێنمەوە، ئەو لە دوکانی فڵان کەس ئەچووم بەخوا بە 3 ساعت دەمێنایەوە، ئەچوو سەیری هینمە کرد ئاسنگەر و خوم ئەو جل ڕەنگەکەن و ئیتر باوانەوە عادی نەچووتە سەر وەجا کەباب لێ بیت و نەگەشیتەوە مەرحەلەیە. نەخێر ئەیکەم بەس ئەوە دەرناچێت کە باوکم بڵێن بابێک و نەهێش دەوی تۆر بخوێنە هین سەرێکی ئەم وێنەیە بکەین. ئەمە بەڵێ کاوخانەکەی باوکمە، ئەوە باوکمە لە پشتەوە، ئەوە ڕۆحی شاد بێت. حاجی عەلی چایچیە، ئەوە مامە فوادمە، لیوا فواد لە تەنیشتیەوە، مامە ڕەفیقم لە خوارەوەی و مامە کەمالم کەبابخانەکەی ناوی چی بوو کاک سیروان؟ هەر لە قاتەرمەکانە چووتە خوارەوە فەرش تۆفیق، ئەو دوکانی باپیرم بوو. تا ساڵی چەند لێوە کەبابخانەتان هەبوو؟ وەڵڵاهی تاکو لەم ئاخرێ باوکم تێک کردی بە دوکان و بازار و دوایی بڵێن ئیسفادەشی لێ نەکردوە ڕاستی، بەداخەوە شەڵاوکە خۆی بمایە. ئیتر بەس یەک یادگاری دوکانی باپیرم بەجێڕمەوە، نەنکمەی جێڕا ئەوی باوک و باپیرم بۆ جێڕابەوە. ئەوی لە سەفەربەرکە کەبابخانەکە لەبەرەوەی هەموو پیاوەکانیان بردبوو، نەنکی باوکم بە پەچەوە باپیر مامسەوە سەر تەنەکەیە، باپیرم تە کەبابی لیاوە و عیلەکەی بەخێو کردووانی. مەقسەم چی ینی ژیان هەر ئەوە بووە. دەستەکان خۆش بێ و ڕۆحی باوکت شاد بێ. کاک سیروان، وێنەیەکتری زۆر کۆنم لایە، جەنابەت هەر لە مناڵیەوە دیارە حسێکی هونەری و فەرنیت هەبوو، ئەڵێن ئەمەی لە ناوەڕاستە ڕەقسەکە یان سەماکەەوە جەنابتی؟ بەڵێ وەڵاوەڵێن هەروڵا ڕاستە، نازان بەس بەداخۆکە دەموچایی لە من نییە. دەستەکان خۆش بێ. ئەم وێنەیەکتری شەر وێنەیەکتری خێزانی ئەوەی چێن ئەوانە؟ ئەوە پورەگە لاوێژمە و ساباتی خوشکمە و نەنکمە و تەمان ڕاناخان نەنکم کچی مەلاو ڕەحمەی دەرمان کوتا، برای شاعری گەورەی کورد هینە مەلا حەمدوو زەکی، ئەو کە بە شوێری سەعادی چاک کردوێتەوە بە شوێریەوەی کردووە.
ئەوەش مامەکەمالمە لە تەنیشتەوە کوردۆ کاروان ساکاری خوشکم لە پشتەوەیە ئەوە سەرچنارە وابزت پێم وایە سەرچنارە بەڵێ وێنێکی جوانە زۆر ئەمە ژوێنێکی ترە دیارەری ئەو کاتانەیە بەڵێ ڕۆحی شاد بێت ئەوە ننکمە نانەکە ئەوەی کە لە پشتیەوەی تۆی منمەوە منێ ئەوش کوردۆ کاروان مامەکەمان لە پشتەوەیە دایکیشمەوە تا ئەوی کە پێەکە نێ و لەگەڵ پورما پورگە سعدیم ئەوەی بە باوەشی شێتی پێم وایە ساباتی خوشکمەیان ساکاری خوشکمە ئەوە نانەکات ساڵی چەند بێ ئەوە کاکسیرۆن وەڵڵاهی و 63 63 سابوونکەرانە دای تەنیشت ماڵی هین سۆفی کەریم وێنێکی تری جەنابەت پێم وابێ لەگەڵ کە تو ئەم شێرە بەفرینێ ئەوە کوێیە بەڵێ ئەو شێرە بەفرینەی خۆم دروستم کرد لەگەڵ مامە ڕەفیقمان ڕۆحی شاد بێت ئەو ننکمە دایەت نەعەم ئەو سەرکارێزە سەرکارێز ئەلە وڵڵا تۆ لە چ مەرحەلەیەکی لە خوێندن لە متەوەسەم پێم وایە شەینەکە هەفتاوسێ وازم لێکی متەوەسە بوو دەستەکانە خۆش سیروان ئەو خەڵوزم تێکردبوو لە چاوەکە چای شێرە بەفرینەکە ئەمە ژوێنێکی ترە هەر ئەوە مامە ڕەفیقمە ڕۆحی شاد بێت باوشی کاکە منی لایەوە لە کورسان ئەوە سازگاری خوشمە لە تەنیشتەوە کاکە بەرزان لەم مامە مۆفێری ینی هونەری تەشکیلی بووم دایمە ڕسم وێنی بۆ کردم منیش چای بۆ کردم بڕێ فێرە کردم وتە وردە تا ئەو بوویتە چۆڵی پێشانگامە کردەوە و ئەو هونەرم لا خۆشەویست بوو کاکە بەرزان ڕۆحی شاد بێت مامە ڕەفیق دەستەکان خۆش بە دیارە سەر خۆش بێت بەس عەفو بەبیرمان نەچێت مامە ڕەفیق میکێل و سفەتانی کەشی زۆری حەز لە سینەما بوو فلم یعنی مناڵ بووم زۆر دایمەی بردم بۆ سینەما دایمانی چۆڵی کەوشی بردم بۆی بازە کردم بۆ نمونەی وەزەها بە مەعەڕیحە ئەوە جایزەی وەرگرتووە ئەوەی وەرگرتووە ئیتر منیش بەڕاستی ئەو خۆشەویستی و شتەی سینەما و ئەمانە هەر لە مناڵیەوە یەکێ لە هۆکارەکان مامە ڕەفیقم بوو جایشی بردم قسەژەکەی مۆزەفی داری زەرعا بوو چون بریشێکمانەکەی بێ کۆمان خوارد و زاچم بۆ سینەماکە دەستەکانی خۆش ئەمەش هەر وێنێکی تری جەناوی باوکتە بەڵێەوە هەر لەندەنە ڕاستدارەوە هەفتا شەشە پێم خۆشە واسێ یا دەورێن بۆکەی کە باوکت لەو سەردەمەزانیوەتی تۆ حەزت لە سینەما و سینەماکی بچوشی بۆ کردن بۆ گەڕ بڵێ من زۆر حەز لە سینەما بوو بە حکمی چی دوکانی باوکم لە پشتەوەی خانەکە بوو خانەکەی خوار قاترمەکان جا لەوێ زاتێکە بوو ناوی چێگرۆندیک تەجیل و تەلەڤیزۆن و ئەو شتانی ئەفرۆش لەگەڵ سینەما بەداخەوە ناوەکەیم بیچۆتە وڵایی بەس دەزانم گۆرۆندیکی پێوە بوو ئیتر ئەم ڕۆژانە چوم لە جامەکە بۆ سێرمە کرد لە شوشەکەەوە ئیتر ڕۆژە باکمەوتی وە چیەکەی تۆ شاگردی وتم ئاخر سێری و سینەماکەم وڵا کڕیتە فیلمی شاری شاپل و بڵین لۆدی هاردی و لەسەر حەوشە ماڵی خۆمان حەوشە سامەکان حەوشەکە زۆر گەورە بوو ئیتر گەڕەک هەمووی ماڵی کاگازاد ئازاد جەلال هاوڕێی ئازیزم لەگەڵ ماڵی کاکە نەورۆزی بەستاحمە و ئیتر دراوسەکان هەموو هاتن وەکو سینەما دانیشتن لە حەوشە زۆر دڵم پێخۆش بوو بڕوابی وام زانی سینەمای سیروانەوەی خۆمە دەستەکانی خۆش بێ دیارە جەنابەت هەر لە مناڵی وەکو باست کردم حسە هونەریەت هەیە بەڵام دواتر سەرەتاکەت بە تەشکیلی دەست پێکەی بە شێوەکار دەست پێکەی وەکو باسە کرد لەو لە مامە ڕەفیقەوە زیاتر ئەم حاڵەتە و ئەو مامۆستای هونەرەی کە لە قۆناغی سەرەتایی هانی دای و بانگی کردی و چەپڵی بۆ لێدای کێ بوو و ئەو چ کاریگەریکی لەسەر تۆ هەبوو بەڵێ حەز ناکەم باسی ناوی مامۆستاکە بێنم چکە باوکی کەسێکی ناسراوی سلەیمانیە ئەو زۆر مامۆستایکی جددی بوو ینی بە تەنیا چاوی لە دەرسەکە بوو بینین بڵێن شتیکەی هونەروانێ لای نەیەبینی عمفری مەعمەر موختاری ئیشی کرد لە سلەیمانی بە ئیزباریە بایە تەلەڤە پاری بایە بچوایە ئێمنی چوم فیلمەکە زۆر چێژم لێبینی بەزەوەی زۆر معجەبی بووم لەو کاتەیە کە بێکی بوو لە سەرمانەوە هاتە خوارەوە بەڵی خەنجەرەکەی لە هاتمۆ لە سن بۆ خۆم دروست کرد تەلەڤەکەی لامەوتی وڵا بۆم نیشی بکە بۆم کرد وەتێکم زانی ئەو سنفە هەموو داوای لێکردم سنفەکەی کەشی بۆ هەموو شانم کرد ینی وەکو وایە کۆپیم کردوێت زۆر دڵم پێخۆش بوو کە هاتن سەریان نەگر بەڵام ڕۆژێکیان ئەو مامۆستایە بینی وتی وچێکی وتم بەشەتە ئیسراحەتی نیش بوو
وەنێکە نیهایی کۆتایی دەرس بەڵام بانی کردمە وڵات دوسێت شەقاز لە هاویشت وتی ئەم لەک بەتەوتی حەد ناکە هیچم ناکە بەیت لەبەرەوەی ڕەسامە ئێستا زۆر تاسیری تێکرد بۆ دوایەوە کە هاتن ڕسمان بۆ بکە بۆ کەسم ناکرد دەرزی ئایندا مامۆستایەکی متابقە هات ئەینە شت بنی بینی کە ڕسم بەکرد تیو چێکی وتی وەرە دەرەوە وتم بەخوا ئەمیش ئێستا چینێکم پێکە لەگەر ڕێزم بۆ هەموو ئەو مامۆستایانە پێم وایە ئەو هەردووشیان ڕۆحیان شاد بێت نەماون وتی ئەمەی کە ئیبینن تۆ ناوە چی هەموو سیرۆتم سیروان وتی ئەم کوڕابینن ئەمایان بەڵێ تەلەبەکانوتی ئەمە ئەبێ بە ڕەسامێک بوو بە هونەرمەندێکی گەورە ئیتر مامە خاڵە بەرزان بڕوا بێ لە دوای ئەوە نییە من هینم گۆڕا حەزم گۆڕایانی زۆر ترسام پێشتر ئەوە بێت ئیتر لە مەرحەلەی ابتدایی مارکەریی ڕسمکردن و معرەزەکرایەوە بووە دەستەکان خۆش چینە بیرەوەری قۆناغەکانی تری تەمەنت بێکەوە قاوەیەگە خۆین و دواتر بەردەوامە بێت لە خزمەتان فەرموو. کاک سیروان جەنابەت لە ژیانی خۆتە زۆر دەزەڕەنجین بووی بەڵێ سەبا سەناوی وەکو عەرە بڵێ لە زۆر بوار مەسەلەن لە بواری شێوەکاری وێنە کێشان لە بواری لە بواری نەحت و هەڵکۆڵی ماوەیەکی زۆر دارتاش بووی مەسەلەن لە بواری سینەما و ئەکتەر و ئەوە هەمومان ئەزانین پێم خۆشە بزانم لە بواری چێشخانە و خواردن دروستکردن و ئەم شتانیا چۆنی وەڵا کاک بەرزانجیان لەگەڵ کۆڕۆنا بینم زۆر باشە باشیشی دروست دەکەم هێلکەوە ڕۆن وەڵا بەڵام پرجی کوردیش باش لێنێم بژ بۆ زۆرم حەزلەتی وە لێ شتەکانی کە بەخوا نایزانم کاک بەرزانجیان کە نایزانم مەسەلە ئەوە نییە کە ئەوە بێت بەس کوێستان زۆر خۆشی لێنێ لەبەرەوە ئەوەی ئەو مەقبولترە لەوەی من جارێکیان ستیکم بۆ کردن ستیکەوەی کە گۆشتەکەی کە هینێ بۆ نەکبەتی من ئەمەگە ڕق دەرچ و دانی کوڕێکی شکانم ئیتر لەوە هینان کردوم وەکو کەبابەکەی باوکت هەر فێر نەبیت و تۆ بەس خۆم بەس ئەتخوا وەڵی نابێ فێربی باس کوێستانخانە کرد کاک سیروان تۆ ساڵی چەند هاوسەرگیریت کردووە لەگەڵ چێ کردوتە چیرۆکەکەی چۆن بوو 1990 بۆ 91 بوو خۆ مەکتەب نییە 90 یان 91 بەخوا بنەوە بۆ 91 بوو تەبەن ئەوە هیچ لە شتانی کە دایمەوە شەشی بە دروست دەکردن لە ئەوروپا کە بەی شێگەڵی عیدی زەواجەکەی بوو ئەوە کە نەیزانێتمانە زۆر ناخۆشە هەمجاریان پرسیانی لێکردم وتم بەڵڵاهی بیوتان چۆ مەخی من کارەساتمان توژوە بەڕاستی بیت هیچ تەرکیزێ لە زۆر شت نامێنێ من ساڵی 91 کوێستان منە پاشان بیداهەتی نهایەتەکەی سەدام بوو حکومەکەی دوای ڕاپەڕین بەڵێ من دوو کوڕم هەبوو چیرۆکی هاوسەرگیریەکەتان چۆن چۆنەگە کوێستانخانێکتان ناس بەڵێ ئەو لە زانکۆ خەریکی شانۆگەری هین بووین کۆش بوو یا شالیر بوو هیچیان بوو ئەویژە هات بۆ دایرەکەیان لە زەریبە بوو هاوڕێی ئازیزم کاکە شیروان ئەیزەد سایقی پاسەکەیان بوو ئێتی کوێستانم بینی و شتێکم لا دروست بوو بەڵام لە ڕێکچێکی مامەوە ئەو چۆنڵیت نزیک کەوتینەوە و زۆرم پێخۆش بوو کە لە خێزانێکی هونەرمەند بوو کە خوشی کاکە بەرزانی سێدەیە هونەرمەند ڕێز و سڵامم بۆ هونەرمەند کاک بەرزانی شێن پێم خۆشە بدمەوە بۆ ئەو یادەوەری ئەو کاتێک کە هاوسەرگیریتان کڕمە کۆمەڵە گوێنەی ئەو کاتەیە ئەمایشەکە لە وێنانەی کە پێمە بێت لە یانەی ئەندازیارانی ڕاستە گیراوە زۆر ڕاستە ئاهەنگەکەتان لەوێ بوو بەڵێ ئەوە کاکشێر کۆمان لەگەڵایە کاکشێرکۆ ڕۆحی شاد بێت شاعیرە مەزنە زۆرم پێخۆش بوو ئامادە بوو لە کاگڕۆ و بێگرد و هەموو برادەرەکان بەڵێ ئەوە شەوی ئاهەنگی هاوسەرگیریەکەتان ئەمە شەر وێنەیەکی تری ئەو شەوەیە بەڵێ کە خێزانی ئێوە بێکەوەن ڕاستە یادەوەرێکت هەیە ئەو شەوە وەڵڵی ئەو شەوە یادەوەریەکم هەیە برادێکم بەشوبی زۆر خواردبووەوە هادوتی خاڵ کاکە سیروانەوە لەسەر شەرەفی تۆ هەموو چی برادەرە خواتەوە هەمووی عایدی منە کورتم مەکە کاکە مەکەشتیوە بۆ کەوتی نام خۆم حەزەکەم وتم باش وەڵی دوای هادوتی کاکە سیروانجیان زۆر بوو وتم بەڵای و مشکلی خۆتە زۆر بوو پێم وتی نەکەی دەستەکانە خۆش ئەمەزادە لێرە ڕێزمێ هاوڕێ ئازیزم
ڕێز و سڵامان بووی هەیە وێنێکی تر پیشانێ وێنێکی خێزانی ئێوێ لەوانەیە وێنێ کەمێک بە ئازار بێ بۆ تۆ چکە کاکە ڕێژوانی تیاژێک لەو کوڕانی تۆ کە بەداخەوە لە کارە ساتێک بەم دوایانە بەداخەوە کاک بەرزان لە لەندەن گیرەوە ئەو ئازارێکە جیز بیر ناچێتەوە کاکە ڕێژوانە ڕۆحی شاد بێ هزار جار ئەوە کوێستانی هاوسەرمە لەگەڵ کاکە بەوانە ئەو خۆش بوو بەڵێ سپاس دەکەم تەمەندرێژ من خی گەورە بۆ یەکتان بێ لە کاک سیروان هەر بەختەور بن هەمیشە پێم خۆشم باسی قۆناغی ناوەندیمان کرد و دوایەچیتە پیشەسازی ئەمادەی پیشەسازی لێ بەشی میکانیک تەواوکەی چۆن چیتەوێ بۆچی نچتە پێ ماگەی هونەر جوانەکان لەو سەردەمانە یا بیری لەوە نەکردو بچتە وەڵی حەزم لێ بوو بیریشم کردووە بەڵام من لە دامیتی پێژڕەوە بووم هەستمە کرد سەنعەکە باشترە خۆمە زانی کە ئەو عشقی کە بۆ هونەرەکە هەمە ئەتوانم جێی دراسەکان بگرێتەوە بەڕاستی خۆشبەختانە ئێستش من زۆرش لێرە فێرم زۆرش لە ئەوروپاش فێرم زۆر باشە بەڵام لە پیشەسازی چتە بەشی میکانیک زۆر ڕاست بەستۆ دوایە بی بە دارتاش ئەوەش تاوە چێواری مەزن من فێرار بووم بەتەما بووم چمە دەرەوە هەموو شتێکیشان بۆ تەرتیب کردم و دوایی کاوسمان هەر دوایە خست هەر دوایە خست دوایی و تێزانی بۆ دوایە خەم بڵێ وتی لەبەری تۆ بۆ تیپی پێشڕۆ بمێنیتەوە باشترە خزمەی دی پێشڕۆکەی وتی لەبەرەوە حەزەکەم بمێنیت وەرە من دارتاشێکم لە ماڵەوە بە شاگردم ئیتر بووم بە شاگرد و وردە لە چوارەوە مشتێک فێر بووم تەنانەت جێبەجێکردنی دیکۆریش بەڵام لێرەوە ڕێزم هەیە بۆ ئەختەرخان و چای مناڵەکان یەک بەیەک ماچەکەم من ڕێزمان بووە وەکو خوشێکی ئازیز منی هوی چێ بووم نعایلەکە بەڕاستی بەس بەداخۆ چوار بەجێ هێشتی بەداوار کاکە برایمیش بەڕاستی چکە برایم ڕەفیقیشم بوو بێجگەلەوەی ئەوە بوو بەڵام بەداخەوەی ترا بڵێن ئەو دوکانەتان نەچوو بوو لەگەڵ مامۆستا چێوار تاکەی لێ بەردەوام بوو ئەوە تەشێ ڕوتە بوو وتی سیروان من ناکرێمە لە ماڵەوە ئیشکەین وردە مشتریشمان پیا کرد وتی با دوکانێ دانین وتم باشە دوایەتی دوکانەکە با نایتەوە بێ وتم تۆ چی ئەڵی من ئەوەکەم تێ بە ناوی منەوە بوو تا ماوەیەکی زۆر بەس ڕۆژێک هاتوتی سیروان گیان بەخوا منی تر ناتوانیم میشکەم ئەم دوکانەیە کەس بەخێوەکە ئەمە چێوار عەزیم بوو وتم وەڵای کاوسمە من بەبێت تۆم ئیشە ناکەم بۆ من ڕاستە تۆ من ئیش دەکەم ڕەنگە کەمتر مەجال هەبێ بەڵام من بەبێت تۆ ئەملانە ناخۆم ئەوتی ئەگەر نەیکی لەگەڵما من ئێمەی چیکە ترسانمی ئیتی من کامەسەفاوانم کرد بە واسەوتم کامەسەفایا من ئیشەکەم هەرمەیە بۆ دوکانوتم ئەوەی من قوبوڵی ناکەم لێم و شەریکە بم ئیتر ڕۆژێک کامەسەفا وتی هیچ شارێکی نیە کاگەزاتوانە دایمە لەگەڵ ئەوانە باسی کرد تی کامەسەفاوەتی وا باشە ئیتر هاتن قەبڵانیان و دوکانەکەی بۆ من بەجێش بەڵام هەر بەناوی دەلیای کچێوە بوو پێم خۆش چای ماجەکەم دوو وێنێت پیشان بەم ڕێز و سڵامان بۆ ئەختەرخان و بۆ هەموو مناڵەکان و ڕۆحی مامۆستا چێوار شاد بە من وێنێکی تو مامۆستا چێوارە بەڵێ لە ستۆدیۆ گرتوتانە ڕاستە وێنێکی زۆر جوانە زۆر جوانە ئەوە هین بوو لالۆڤانیا بوو ئەوە ڕیشتان هێشتوتەوە بەڵێ ڕشمە کتابیش لە گرفانمانە بوو وایە لەم حافەزە و کتابەکە وایە کەمە شانۆگەری ئەمە بڕیشە بۆ شانۆگەریە بەڵام لەگەڵ ئەوە شاری هانیان نەکردی ئەمن و بەڵێ بەڵێ ئەمە وێنێکی زۆر جوانە دەستە و جوان گرتمان ئەمە ژوێنێکی ترە یادەوەری ڕۆژانی دارتاشخانەکەتان تو مامۆستا چێوار لە بەردەم دوکانی دارتاشخانەکە بێکەوە لەگەڵ چێواری مەزنایە بڵێ خۆزم بۆ ڕۆژانە دایمە ئەو ڕۆژانی کە تۆپەکان نەدرا بە سلێمانی تۆ نابێت دوکان بکەیت تۆ من لێ نەبم تۆ لێمی تۆ پێوە ئەبی تۆمانە ئیتر لەگەڵ چێوارە من چێوار ئەگەر ڕۆژان حرفێ فێر بووم لەم هونەرە بەشێکی گەورەیەم بە چێوار دایمە ئەو قسەیەکەم چیە بکەم بە تربێتی ئەوی ئەزانم بەڕاستی چکە و هونەری زیاتر لای من خۆشەویست کرد و زیاتر منی بەرەوە ئەم قەبر کەیسە بتوانم سینۆگرافیا لە وڵاتێکی ڕۆڵەدا بکەم بەڕاستی ئەوی نەوەڕازیشیان کاکە عەفانی شاسوان باراویە ئەو هاوڕێ و کەسی خۆمە هاوڕێتیمان زۆر بوو بەداخەوە بە شکر کاکە عەفان لە ژیانە ماوە دەستەکانی خۆش بە کاک سیروانە چی دواتر چینە قۆناغی دەستکردن بە کاری هونەری چوونە تیپی پێشڕە و دواتر بەرنامەی کە شکۆڵ و چوونە دەروەت بۆ خزمەتام هەندەران لە خزمەت یەک و قاوەکە خوێنێ دواتر باش بەردەوامە بین.
کاگ سیرۆنجە من زۆرینی ئەرشیفەکەی تۆم لەلایە ڕاست لە سەوای دیاتۆ بڵم ڕسمان بەنانێنی ئەو ساڵە خۆی هەموو ئەرشیفەکە دیا بە من هەر پاراستومە پێم خۆشە سەری کۆمەڵی گوێنە بکەین کۆمەڵی گوێنی جیاواز لە کۆمەڵێک مەرحەلەی جیاواز لە ژیانی تۆ بەس پێشەوەی بچمە سەرەوە پێم خۆشە باسی ئەو بکەم جەنابەت دوایەوەی لە مەرحەلەی ناوەندی لە دووی ناوەندی ئەچیتە دەرەوە بۆ شۆڕش لە 74 بەڵێ پێم خۆشەوە بینەوەریم بۆ بگەڕیتەوە تۆ چۆن لەو تەمەنە چوویتە دەرەوە لەوێت چۆن دەست بەکاری هونەری کرد لەگەڵ ئەو هونەرمەندانە ئێوێ من کاکە بەرزان هین بوو 74 دارە دوستان هەمووی زروی خەڵک چوە دەرەوە من لەگەڵ ماڵی باوکم وانە ڕۆشتم لەوێ لە ئۆردوگاکەمانە تیپی شۆڕژە بۆ گەڕان بەسەر ئۆردوگاکانە شانۆگەریان هێنا و بڵی ناهەنگیانە کرد ئیتر کە ئەو شانۆگەریانێکیان هێنا زۆر کاریگەری هەوەنی زۆرم حەزە کرد ئاواتم وتم ڕۆژێک تۆ بڵی دەستە کۆیان دروست کردو لە ئۆردوگاکە لە سەوڵاوە هەموو تۆڵی من ڕۆژان بتوانم بچمە سەر ئەو شانۆیە گروپێکمان دروست کرد کاکە نەجمەدین هۆگر لێرە سڵاوم هەیە بووی و دوای چابنەوەی بۆ خوازم هاوڕێ کاکە عەفانی کەسی خۆم بوو هاوڕێش بوو دوای لەگەڵ کاک حەمعەلی و کۆمەڵێ برادەرە تیپێکمان دروست کرد تیپی لەوێ شانۆگەریمان پێشەژە کرد ڕەزا حەمەی شاعیر ئەو تیپەوەی سەرەتایەک بوو تا 74 کە ئەو کارە ساتە بوو تۆ کاتێشتا نەبووبی بە ئەندامی تیپی پێشڕۆ نەخێر هاتمەوە تیپی پێشەوە ئیش بۆ لە ڕێگەی نیشاتەوە کاکە تا باراوی و کاکە یاسین و یاسین برنجی و هەتا هاوڕێم ئازا جەلال و لە ڕێی ئەوانە من و کاک جەبار معروف چوونە تیپی پێشەوە بەس وەکو ئەندام نەوەکو دۆست ئەوان کە هاتنەوە ڕەجە و پیاخۆرانیان پێشکەش کرد بەڵێ وەختە نەخێر ئەو خۆم زۆر معجیبی ڕەجە و پیاخۆرام و ساڵێکیان دومی سلەیمانی بووین شانۆگەرێکمان کرد بە ناوی خەڵەفاوە نووسینی مامۆستا سەلاممەندی هەر لەو ساڵانە لەو مەرحەلەیە شانۆ یەکتان کردو شیرین و فەرهاد بەڵام ڕەبزەکرێ و ڕاگیرێ بۆ شانۆگەری بە داخلت داخێکە بە حیاتی بیر ناچێتەوە چکۆی ئێستش وەرانەکانم بیرماوە شتێکی ئۆپێرایی بوو ئەزمونێکی تازە بوو مامۆستا چێوار و عوسمان چێوار و ڕۆحی شاد بێت لەگەڵ کاک مامۆستا دلێ برایم و حتا پێم وایە کاک سەڵاحیش بەشدار بوو سەڵاح ڕەوف و کاکسم کۆناکەم و بە هەموو دەستیان هەبوو لەو ئیشا من دەوری خەسرە و شام هەبوو حتا تاجەکەشم بۆ کرد بوو خۆم لە ماڵەوەم دروست کرد و زۆرم حەز لێ بوو و لەگەڵ دارمعلیماتی و کاتا پرۆڤەمانە کرد و شتێک بوو هەم غینایی بوو هەم ئۆپێرایی بوو شتێکی زۆر تایبەت بوو ئیتە بەداخەوە ڕەفز کرا والله ئەوەی لە یادم بێت کنەی تیاکرا بوو وەنی کنەی تیاکرا بۆ ژنا ڕژەم سوزانێ ئێمە هەنی تەفسیری بۆ کرا بوو کەم دەقا لە خزمەتی بیر و بۆچوونێکە بەداخەوەی شتێک شتانی قەلبی ناچێتەوە حەزاکەم زۆر شتی باسکەم لەبەرەوەیە زۆر باشە کاکسیرۆن با سەری کۆمەڵێک لەم وێنانە بکەین کە لای من هەیە یەکەم وێنە پێم خۆشە سەری ئەم وێنەیە بکەین بەیەکەوە چیا دەورێکت بیرە خاتەوە ئەمە چێن بەڕیز لەسەرم خاترمێ دانیشتون ئەو سابوونکەلانە ماڵی با پیرمەکە ئێمە دوایی ئێمە تیاماینەوە ئەوەی سەری سەرەوە باوکمە ڕۆحی شاد بێت جەمالی ئێستا پەرجێتەوەچی ئەوەی دووەم منم ئەوەی سێم ساباتی خوشکمە ئەوەی خواروتر ساکاری خوشکمە ئەوەی خواری خوارەوە سۆرانی برامە کە ئێستا خەریکی تەیر و تورە لە سلێمانی دوکانی تەیر و توری هەیە دیارە بەدوایانە سازگاری خوشکم و کوردوی براشم کە بچووترینە بەڵام بەداخەوە ئەوان لە وەختە لە دایک نەبوون ئەوە یادگاری زۆرە ئەو وێنەیە چکەمە یەکسەرێت چمە سەر حەوشەکە و سەر تەنووری سابوونکەران و دواتر بەیەکەوە پیاسەیەکی سابوونکەرانەکەین خۆش کۆمەڵە وێنەی تر ببین ئەم وێنەیە یەکێکە لە وێنەکانی تری بەڵێ جناوت ئەوە ڕۆڵی ئەفراسیەوە بەگمەبینی لە هینە گوڵەمێخەکە کە نووسینی مامۆستا کۆناکان بوو و دەرهێنانی بۆ شانۆ یا بۆ شانە دوایی بۆ کردمان بە درامایەکی تەلەڤیزیۆنی جامە ڕۆڵی ئینمەبینی بەڵام نوکتە شتێک مێ لەسەر ئەو ڕسمە ڕسمی کاک ناسری ڕەزازی هونەرمەند ناسر ڕەزازی دیارە لە پێشەوە لەگەڵ مرزیەخانە یادی بەخێر ڕۆحی شاد بێت کاک ناسر قسەی لەگەڵە کردین لە کاتی شانۆگەرەکە بڵین ئەو لە کوژایەوە و ئەم لە زۆر
قسەکانی زۆر جوان بوو دەستخۆشی لێکردینەوەمانە و بۆ نەکبەتی ئەو ڕۆژەش ئەم نێگاتە بوو ئەمنەکە جیازێکی پێ بوو چۆن جیازی سەوتیم پێوە ئێستا ئەو جیازە کە قسەمانە کرد چاوم لێ بوو ئەکوژایەوە داگرسایەوە کاک عەبدوڵڵا هەمێت دەوری دوکانارەکەی بوتم کە عەبدوڵڵا هاو جیازەوتی نە ئەوە کامێرەیە وتم کاک عەبدوڵڵا ئەوە جیازە هەر ئەوتی کامێرەیە چۆ بۆ ئینارە کوژایەوە سەر مەشتێکی کە جا دوایی کە پێی زانیوتی ئەزانی سیروان کامێرە ئینا جیازە وتم نە کامێرەیە جا من عەکسم کردبەوە کوڕی بەخوا جیازە من بووم کامێرەیە هەموو ڕۆژە دوو ئەم نەهات بۆ سەیری شانۆگرێکە بڵێ ئەوە لەگەڵ کاک سەباح و کاک عەبدوڵڵایە بڵێ ئەوەش هەر گوڵەمێخەکە گوڵەمێخەکە بڵێ گوڵەمێخەکە ئەمە چ کارێکە ئەوە هەر گوڵەمێخەکە گوڵەمێخەکە. ستافی هەموو ستافەکەیە لەکوێ پێشکەشکرا هەمیشە ئەمە لە چالاکی لە هین لە ئامادەی سەڵاحەدین پێشکەشکرا بەداخەوە کاکە چێوار و مامەسا عوسمان وانە و بەگیانێشتین بەداخ مامەسا کەمال و بڵێ تەمەن درێژی بۆ ئەوانی بۆوانی کە دەزیانن. کەماون. بەڵێ ئەوەش ئەم وێنەیە ئەوە شانۆی هەبوو نەبووە نووسینی قاسم محەممەد دەرهێنانی هاوڕێم کاکە یاسین بەرزنجی ئامادەی زەراعە کردیان ئەمەش زۆر من دەوری من دەورێکی جوانم بینی زۆر کاریگەری هەبوو ئیتر مامۆستا چێوار و مامۆستا غازی بامەڕنیوانە لەمە شەوەی تر منیان زیاترەوە لە خۆیان بڵێ ئەمە چ شانۆیە ئەو شانووی کۆشکە شانی یا کۆشک جلوبەرگ و دیکۆری ئەم شانۆیە زۆر جوانە والله هەمووی خۆم کردومە هەمووی خۆت بەڵێ کرد. ئیکسوار و جلوبەر و تەنانە دیکۆرەکەشی ئەو پایانێکی بینی ئەوە لە معمەلی جگەرەکە مامە سەڵاحم ڕۆحی شاد بێت ڕێز مهندسین بوو چون داوام لێ کرد پشتی پیکابێکی یامێت دەمیش پایم لێ دروست دەکرد من لە تیپی پێشڕەوە هەستمە کرد من دوو ماڵمەیە ماڵێکیان ماڵی باوکمە ماڵەکەی تیان تیپی پێشڕەوە حەزمە کرد هەموو شتەکان من بیکەم ئەنی بڕوا بێت و بەلادەران ڕەنگە شاید بن لە دوای هەفتا و شەش و هەفتا و حەوتەوە دیکۆر جێبەجێکردنی ئیکسوار جلوبەرگ حتا مۆسیقاش حتا پۆستەریش خۆمەم کرد حەزمە کرد بێگەرد بێ ئیشەکە بێگەردانی تەل ئەو سنوور ئەوانی کە تۆ پیشانیەی ئێستا ئەسا وێنێ جەناب و کاک عومەری کەریماغا ئەمە لالۆڤانیایە لالۆڤانیە ئەوانە هەمووی خۆی دروست کردووە لە مقەبە ئەمە هیچێکە لەو بیرەواریانی کە منی بە تیپی پێشڕەوە ناسان نزیکی کردمەوە بۆی بم بە ئەندام بە مامەسا ئەحمەد و مامەسا ئەحمەد مەسایەی چی خۆفەوتی بەڵێ ڕووسی نیتم باوتم ئەوانە ڕووسینی چۆن یارمەتی مەی بیکەم بە ڕووسی تی چۆن من معریفەم هەبوو معریفەش ئەشدا عەدەدم بوو هەموو معلوماتێکی تیا بوو لەسەر رووسیا ئیتر هاتم دیزاینەکانم دەرێنا لێرە تەنفیزمە کرد ئەمە ژێکی ترە لە وێنانی کە ئەمە ئەو شانۆیەیە کە ئامادەی سەڵاحەدین کە پێشەشمانە کرد تیپێکمان بووە ناوی تیپی ڕووجانەوەر ئەو تیپە بۆ ناوی ڕووجانەوە گۆرانی هینمانەوە بڵین ئاهاتین لە کوردستانەوە سەفەرمانە کرد لە هەر بۆ ئەفریقا بۆ میسر ئەگەیشتە هەج وڵاتێک گۆرانی ئەو وڵاتەمانەوە مەنەلۆجی ئەتوان بڵم بیدایەتی کەشکۆڵ بوو شتێکی منەوە ینی ئەو حەزەمە هەرا بۆ لە مناڵیەوە ئەمە لە چالاکی قوتابخانەکەش پێشەشمان کردەمە ئیشەکەی مۆلێرە تیپی ڕووجانەوە ئەم وێنێ جەنابتن لەگەڵ هونەرمەند کاکە جەبار بەڵێ هەوڕێی مناڵیمە کاکە جەبار زۆر ئازیزە وێنێکی جوانە بڵێ ئەمە چ کارێکە کاک ئەوە خەجووسیامەندە خەجووسیامەند هیچێکە لەو ئیشانی کە هەرگیز بیر ناچێتەوە نووسری مامەسا فادی مەجلیسی بوو دەرهێنانی مامەسا بوو خەجووسیامەند یادگاری زۆرە ینی هیچ لە یادگاری چی بووم لە دوو متەوەسە بووم کاک ئەحمەد دەیت کە خاڵە سیروانم بۆ ئیزن نایی منیش یەکسەر بازە دەرزە بوو لەم بەزانی زۆرم پێخۆش بووم لە دەری کابرا لە کۆڵەمی بێت چوم یەکسەر ئیمان ئیشێکی زۆر جوان بوو خەجووسیامەند پێم خۆش لەسەر ئەم وێنەیە بۆستین ئەمە وێنێکی مناڵی تۆیە بەڵێ پشتت لە کامێرەکەی و ئەم کڵاوت لەسەرای چی ئەەکەی لەبێ کاک بەرزان هەموو شتێک حەزی عیلاقی بە من وای دانم بە مناڵیەوە بێ من لە مناڵی و حەزم لە فیلمی کاو بوو ئێستش کەناڵێک بە ناوی کاو بووە بەڵێ ئیسەش من هینی ناکەمەنی فەرامۆشی ناکەم بە تایبەتی ئیشە تازەکان ئەو باوکم لەکوێت ئەو دەمانچە و فیشک لەغ و کڵاوی بۆیە نابووم ئیتر هینی کشمەکە ڕفتەکەشمە کردەم لەم جارجار ئەوەش کاکە نەورۆزی هاوڕێمە ئیسە لە سویدا ژەوە خوالی ئەمە لێراوەکو ڕۆڵی کاڵێ تەمسیلی تەمە ساچمەشی هاویشت حەمە ڕینگ و ئەرەوەڵا دەستەکان خۆش بە کاک سیروان جارە وێنەکان زۆر زۆرن فرای هەمویان ناکەوین من پێم خۆشە بێکۆ بچین
پیاسێکی سابوونکەرانەکەین پێش کۆمەڵە گیاردەوەری و سری کۆمەڵێک باس بۆ جەنابێت خۆشەویستان پاش ناوبڕێکی کورد لەگەڵ کاکسیروان بەردەوامە بین لەگەڵ مامە. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ لەگەڵ کاک سیروان جەمال بەردەوامین و هاتوین بۆ گەڕێکی سابوونکەران. ئەو گەڕەکەی کاک سیروان بە مناڵی لی بۆ کۆمەڵە یادەوەری لێرە هەیە. کاک سیروان پێم خۆشە بزانم هەستە چۆنە جارێک تراکیتەوە ئەم گەڕەکەی کە بە مناڵی ماڵتان لێرە بووە چی یادەوەرێکت لێ لەگەڵ ئەم گەڕەکە و لەگەڵم جا بڵێ چین نییە هاڵە بەرزان بۆ ماڵی خوا لێ خۆش بوو سەفیکەریم دراوسێمان بوو دیوارەکەی بە ماڵی ئێمەوە بوو ترمە ماڵی باپیرم بوو تا ئەو سەر ئیتر لەم سەربانانە هەمووی یادگاریم هەیە بەڕاستی ئەو شوێنی کە پێم وتی سەری مامۆسا کامیل مەکرد ئەم سەربانە بووتەوە بەرزتر بوو ئەوان ماڵەکەیانی لێرا بوو ئەمە ماڵی مامۆسا ئیتر کەوتم باسم کردکەوتم چۆن نەحتی دروستە کرد و چۆن نەحی لە دوورەوە بە داری ئەتاشی ئەمەش ماڵی هاوڕێی ئازیز کاگازە جەلال بوو کاگازە جەلالی ئەکتەر ئیتر ئەم کۆڵانە هەمووی یادگارە بەختیار یادی بەخێر کۆچی دوایی کرد بە حاجی سیارە و لەسەرەوە بوو ئەم ناوە هەمووی بەڕاستی هەمووی یادگاریە. چێ بوونەوە کەسانی کە هاوڕێت بوون لەم گەڕەکە؟ لەم گەڕەکە دکتۆر نەورۆز بوو نەورۆزی برای مامۆستا کامیل ئەحمەد ئەوە هەر نزیکترینی هاوڕێم بوو کاگازە جەلال و ئارازی برایی و دکتۆر ئاراز پاشان کۆمەڵی برادرم هەبوو هەر لەم فەرعی ئەو دیواوە بوو لەو دیویشەوە لای ماڵی ڕەشەی مختارەوە هەر کۆمەڵی برادرم هەبوو بەڵام خۆشیم ئەوی کە چێژم لێ بینی لەم گەڕەکە ئەوە بوو کە ئێوارانی لێ هات ئمە دوو تاقمانە بوو لە بەردەرگاکەمانە ڕەنگە وێنەکەی دوایی بیبینیت ئەو دوو تاقە دانیشتم کە خەڵک هاتووی کێ شووتی پێبوو یەکێ نانی پێبوو یەکێ ئەنی زۆر چێژم لەوە بینی یا کابراایگە بوو مەحەلە بێ فرۆشت کابراایە بۆیت ئەوە لەفکەوە لیرە لێرە هاتە خوارەوە ماڵ بە ماڵ هاواریە کرد. ئەمەم دەرگای سەرژی ماڵی ئێوە ئەمە دەرگای سەرژی ماڵی ئێمە بەس دوو تاقیت یا بوو ئەرزم کردی دەرگای ئەڵقەڕێزیش بوو جا شەو مناڵی کە باوکم یا دایکم ڕۆحیان شاد بکەیانوت سیروان بڕۆ دەرگای حەوشە داخە ئیتر خەمم لێ هات ساڵۆنەکەی تەنور بوو زۆر تاری بوو ئیتر ئەچوون بە پەلەپەل بەعزجار دەستم پێوە کرد بۆی زوو پێوی کەم و بڕۆم لە ترس هاتەوان چۆن بگەڕێمەوە حەوشەی خۆمان هاتی سەری شۆی دەستەیەشی تر بوو ئیتر بەڕاستی نازانم هەموو مناڵیم لەم گەڕەکە بووە. کاک سیروان تا ساڵی چەند ئێوە لەم خانووە بوون لەم گەڕەکەمانەوە؟ وەڵای من ماڵی باپیرم وانە هەموو هەر لێرە بووم نیش من ماڵی باوکم لێرە بوون تاکو 76 پێم وایە بەس من وەکو عەرزم کردی کە چووم لە دوای لێکی متەوەسە و لە شەشی سەرەتاییەوە چووم لە لای نانکم بووم ئەنی من بەشێکیش لام لای دایکم تەواو کردەوە بەشەکەی تریشی لای نانکم تا دایکم دایمە گلەی چی لێ کردم ئەو حەوشەی کە بەداخۆیسە و ستایلە کۆنەکەی نەماوە دوو تەنەکە مەڵ واسی بوو هێلانی کۆتر بوو خۆی دوو کۆتر بوو جارێ ئەو بە 6 مانگ نهاتم مەریاکات مۆسیەکەم کۆتر وەڵە زۆر بوو بدایکم مەموو خێر و بەرەکەتی تۆیە ئەو دانیانێ و بەخێویەکردن. کاک سیروان کە هاوسەرگیریت کرد بەڵێ شوێتی شوێ لای نانکرد نەمایە کاتە لەسەر کارێتە نەخێرە وەختە هاوسەرگیریم کرد هەر لە گردەکەی ڕعایە بووم لەگە ماڵی باوکمان نزیکیەوان بووم زۆر دەمێکە ئێرەمان بەجێهێشتووە چوون بەسەر کارێز دوایی زۆر باش چیا دەورێکی ئەم گەڕەکانت هەیە لەو سەردەمێکە ڕژێمە جۆر بە جۆرەکان مزاهرات لەم کۆڵانانەیە لە بەردەمی سەرە تەسەورەکەی من 63 بیریە مناڵ بووم زۆر مناڵ بووم ئەو جادەیە نییە لە ساوکەران پێم وایە ئەشیان و شوێعەکانەوە مزاهرەیانە کرد ڕاوێنانان بە تەقا کابرایە پێشیان کەوتبوو ناوی قاسم بوو یادی بەخێر دڵنیام نەماوە سمێڵێکی ئینی هەبوو بەس چاوم لێ بوو کە ڕایانە کرد خۆیانە کرد بە حەمامی ژنانە چوو چار نەبوو ئیتر بوو بە هاوار هاوار و ئانیش هات یانیانە دەرەوە ئیتر پیاما بوون لە بەی لەو بینە ئێستاش بیرمە هاوارانە کرد خوشکم سیر ناکەم دایە سیر ناکەم یعنی ئەو بیرەوارانە چەند ناخۆشە بەڵام هەمووی باز جارێکی جێڕیتەوە ئەبێ بە خەندە بۆ خەڵک
بڕوابی تر دێرەوە تۆزیع بوون و ئەچوونەوە ئەنی من لە کونی دەرگا کۆ سێرمە کرد سەرێکم دەرێنا سەری خوارەوە تۆزە بە مڵاڵی ئازوونی بووم. دەستکان خۆش بە کاسیروان باسی ماڵی مامۆستا کامیلت کرد یارە ماڵەکانە پێم خۆشە بێکەوە بچینە ژوور و سەردانی کێوێش بکەین. هەر زۆر حەزەکەم چکە من یادگاریم لەگەڵ ئەو ماڵە و ئەو زەردانە زۆرە زۆر چکە نەورۆزیان هاوڕێم بوو براکانی کەشکی ڕەفیقی مامەکانم بوو. کاکسیرۆن باسیەوەت کرد کە لە سەربانی ماڵی خۆتان و سەری ماڵی مامۆستا کامیلتە کردەوە لەو سەردەمە کاریگەر بووی بە ئیشە نەحتەکانی مامۆستا کامیل. ئێستا چینەستە ماڵی مامۆستا کامیل دیارە ئەمە خانۆکەیە کە هەر وەکو خۆی ماوەکو ئەو سەردەمە چیا دەورێکت لەگەڵ ئەم خانوە و لەگەڵ مامۆستا کامیل هەیە و چ کاریگەریشی لەسەر ژیانی تۆل بە تایبەتی لەو سەرەتایەوە هەبوو. کاگە بەزان تەمان ئێرە ماڵی خوا لە خۆش بوو و سەحمی بەنایە کە کۆمەڵی کوڕی دانسقی هەبوو مامۆستا کامیل و کاک فازیلی و کاک فەوزی و خۆشبەختانە نەورۆزیان ڕەفیقی مناڵی ماکە ئێستا دکتۆرە لە سویدە لێرە سڵام هەیەوەی من هەموو ژیانم لەگەڵ نەورۆزا بوو بەڵام کاریگەرەکە لە چیا بوو مامۆستا کامیل لەوە مەرسەمەکەی بوو لەسەرەوە من مەراقەمە بوو چۆن ئیشەکانی مامۆستا کامیل ببینم ڕۆژاوتم نەورۆز من زۆر حەزەکەم چکە بۆ من لێوە سیرمە کرد لە سەربانە پاقلەمە بەرامبەر ئێرێ من پاقلەمە کڕی تووشخم پێوە کرد لەگەن نەورۆزا لێوە سیرمانە کرد مامۆستا کامیل خەریکی ئیشی نەحت و کە نەحتەکان ئیشکە تەمان قاڵبەکە شکێنێ من خەفەتم بڕوا بۆ قاڵبانە گەریام و چۆنی بێبیشتێن چۆنی بێ پشتی ئەوە بەس من تێنەگەیشتم کەم ئیشە چییە لە تەنەکەی خۆڵەکە لە دەرەوە سیرمە کردنی سەری قاڵبەکان مەکرد بەڵام ڕۆژان نەورۆز جارجارە چون سەری ژوورەکەی پیشانیان لە دوورەوە وەستای نێوی وها کۆمەڵی ئیشی زۆر نایە بە تەخت لە تاشین تەمانزانی پەیکەر تاشین لە تەختە زۆر قورسە بەڵام ئەو پیاوەمەزنە یەک کۆمەڵشتی جوانی کرد و ڕۆبێت تا ئێستا شتەکانی دانسخان جا کاریگەری ئەو بۆ بەڕاستی بۆ من زۆر بوو زۆرەکە چۆن بوو ینی هەستمە کرد چۆن گەشت ڕادەکێشێ بۆ کۆبڕی من بتوان ڕۆژ ڕۆژان بەقە فچەکەی ئەو بتوانم ڕنگ بناسمەوە لەو حەیە جوانکەم ئیترەوە بکو بۆم باسکردی مناڵ بووم قاچم سوتا باوکم کوڕی سەناعی بۆی نام لە ژوور سرم کۆمەڵیش چەک و کۆمەڵشتم لێ دروزە کردووەمانە ئیترەوە سەرەتایە بۆ من بەڵام من تا ئێستاش هەر مامۆستا کامیل بە لێرۆچی تێ بە مامۆستا کامیل کە دیارە خۆشبەختانە تا ئێستاش لە ژیان نەماوە من هیوای تەمەند درێژی بۆ ئەو پیاوەمەزە ناخوازم هیوادارم خۆی و براکانیشی و شتەکانیشی هەمویان هەر بمێن و تەمەند درێژ بوون یا ڕەبی خوای کاکامیلمان بۆ بێڵێت دەستەکان خۆش بە کاک سیروان ئەچینە دەرەوە پیاسێکی ساڵمکەرانەکەین بەردەوام زۆر باشە. ئێستا ئێمە لە بیناکەی تۆفی قەزازی بەڵێ کە جاران تیپی پێشڕەوی لێبوو ئێستاش کۆمەڵک لە تیپە هونەریەکانی سلێمانی تیپ مۆسقای سلێمانی تیپی نوانی سلێمانی تیپی ڕەنگاڵە تیپی کەلەپوری کورد ماڵەکەنەپە هەمویان ئێستش بارەگاکانیان لێرێ تیپی پێشڕۆژ لێرە بوو بەس دیارە بەداخەوەستی تیپی پێشڕۆ بارەگای نەماوە ڕاست من ئەمێ بۆ دەست پێ بکەم بەداخەوە بچینەوە بۆ ئەوەی کە تۆ کەی بووی بە ئەندام لە تیپی پێشڕۆ تیپی پێشڕۆ چی ئەگەێنە لە ژیانی هونەری توێ من تیپی پێشڕۆ بۆ من ئەگەر تۆ پرسیارێکە لە من کردوتی چۆ تەواو کردووە من وتم سەناعەم تەواو کردو بەڵام تیپی پێشڕۆ من وەکو ماحەدێک و ئەکادمیەک وایە بەڕاستی سۆ من لە چی فێر بووم لە ڕێی چێوار و لە ڕێی ئەمتیپەوە بۆ کاکسم کۆناکام و ئەو زاتانە بەڕاستی لەبەرەوە تیپی پێشڕۆ بۆ من زۆر بایەخی هەیە و هەمیشە لە یادمایە و هەمیشە بیر لەوەکەمەوە چۆن من بگەڕێمەوە دەست پێ بکەمەوە جارێکی کە هەربێ بەناوی پێشڕۆوە دەست پێ بکەمەوە من بڕوا بێت هەموو ئاواتمەوە بوو بچمە ئەو تیپەوە هەموو ئاواتم لەگەڵ کاکجەبار معروفە هاوڕێ عەزیزم بە گستگان دەستمان پێ کرد بەس دوایی خۆشبەختانە وای لێهات لە هەموو ئیشێکی تیپی پێشڕەوە من ڕۆڵی سانەویم هەبوو و ئیشی سینۆگرافیا و دیکۆر و ئیکسوار و هەمووی خۆمەم کرد و ئەو تا ئەو ڕۆژەی چوومە دەرەوە بەڕێوەبەری هونەری تیپی پێشڕۆی شانەی کوردی بوو بەڵام ئەوی کە جێی داخە بەڕاستی کاک بەرزانانی ئێستا ئەو تیپە داخراوانی زۆر جار من بۆچی داخراوە کاکسیرۆ وەڵای بۆچی داخۆ پرسیارە لە تۆ هەمووانی لە وڵاتێکە وڵاتێک بایەق بە کللتور و بایەق بە فەرهەنگ و بایەق بە هونەربات چۆن لەبێت تیپێکە تا ڕۆژێ بوو تیپی پێشڕەوی شانەی کوردی بوو هەموو کەسێک زانین ڕەنگە سەبینەرەکان شایەتی و قسەیان بن تا ڕۆژێ ئەوان لە ناوازان و چەخماخە و پاڵتۆوە دەستیان پێ کرد هەر بە جوانی هێنایان تا ئاهی کوڕنووش
بەڵام بەداخەوەی سەکە بینم بەبێ بارەگا و ئارشیفەکەی بڵاو بۆتەوەمان زۆر جێداخە بەڵام بۆ ئێوە کۆندامان تیپی پێشڕە و هیمەتێک ناکەن کۆنا ببنەوە جیهەتی پەیوەندیدار ئاگادار بکەنەوە بزانین وەڵامیان چێ. من برادریی خۆمان وتی من ئەگەر ڕازی من برادران ڕازیکەی من قاتی سەرەوەی خۆم ئەوش شوێنێکی هوەری هەیە ئەیان نەمێ قسم لەگەڵا کردوون بەڵامیتر هیوادارم ئەوان کۆ ببنەوە تۆزە پەرش دوای گەڕانەوەم کۆ بنەوە ڕەنگە منیش بتوانم سپێنی هاوکارم و بێمەوە ئیشان لەگەڵا کۆمەجینا کاکە بەرزامن ئەوە لە ساڵی 2000 وەکۆ من ئەزمموی ئەوروپام هەیە دیارە ئەو هەموو ئیشانەکەڵەکە بۆ هەمووی ئەزمموی تازن بۆ من و ژیانی من و بۆ هەتا بۆ ئێرەش حەزەکەم ڕۆژدان بیجێڕمەوە بێنمەوە لێرە دەست بەکار بمەوە دوایکە و کۆمەڵە گەنجە جوانە بینم هەم لە کسان هەم لە کوڕان ئەو ئەکتەرە جوانانە دڵم بۆ خۆشە ڕۆژان بۆ هیوایان ڕۆژە لە ڕۆژان هەموو ئەندامانی تیپی پێشەوەی شانێکوری جارێکتر کۆ ببنەوە یەک بگرنەوە بەرهەمی تازەتانە هێشی تازەتانە بێ یادەوەرێکی تیپی پێشڕە و یەکەم کار لەگەڵ تیپی پێشڕە و دوای هاتنەوەتان لە شانۆی مۆڵەت بەشداریەکی وتیان لەو شانۆیە کاگاشتی بۆ کزێکیاوە لە تۆ بەڵێ وایە شان من ئابلۆخە پێشتر بوو وابزانم ئەنجام مۆڵەت بوو بەس لە مۆڵەت تا لە بەغا بوو لە کەرکوو بووین تۆمەرمانە کرد لە ستۆدیۆ دیمەنێ بوو دیمەنەکە ئەوان مزاهریان کردو کرێکارەکان منیش ڕئیس عەرەفا بووم بڵێن پۆلیس بووم ئەچووم سجنمەکردن بەڵام کاگاشتی لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆی هیوادارم بە زووی چاک بێتەوە بێ بە کاگاشتێکی جاران یەک دەستی دایانانەوە لێم دانی سەرەوەم هەمووی خست لەسەر زدان بەسەرەوە نییە پێشی شەوم وتم ئاشتیوە چی بوو چی بوو خاڵەسێ وتم هیچ من دانم بۆ چی وتم پیانی چی بۆ چی وتم دەستی خۆش بێتم شتێکی زۆر چاکە کردووە جا شەوەکەشی داوەت بووین السلام عليكم. أي عليكم السلام ورحمة الله أفراس يا وبك فرموا يا أخوة بخير بي خوا خوشك ميزة خير بي بكم عمر دريج بيت أوا دوين ديارنا بو يا أفراس يا وبك اي قوايا بيم نوتيت شي شوين ببير قايمي تازوا إيه والله رازكي چەند زەینم شۆر بووە تخوا بۆچی ئەفراس یا وبک جەنابی گەیشت بەڵێ دوێنێ وارە لەگەڵ یا هاتین تا ماڵ مدیر ماڵ لەوێ دانیشتین میرزا تا درەنگ قسەی خۆشمان قسەکە لە دەم تا بەشەکرد بێ ئادەی ڕەحمان بەریا ئادوو چامان بۆ بێنە باوەژیان کاک سیروان تۆ سەدان کاری هوەریت هەیە لە مێژوو ژیانی خۆتان لە شانۆگەری لە کاری سینەمایی لە درامای تەلەڤیزیۆنی کارت زۆرە بەڵێ بەس کە ئێستاڵێن سیروان جەمال یەکسەر هەموو کەسەڵێ سیروانی کەشکۆڵ یانی تۆ بۆچی زیاتر بە سیروانی کەشکۆڵ ناسراوی یانەمە پرسیارەکەمەوە یەکتر بکەم کەشکۆڵ کارێکی جوان بوو ڕۆڵ و کاریگەریی گەورەی هەبوو بۆ سەردەمی خۆی تۆ لە ئێستاە دوای نزیکەی 30 ساڵ لەو مێژووە لە ئێستا چۆن سەری کەشکۆڵەکەی کەشکۆڵ جارێ پێش مشتێ من فەخر بوو بەروارەوەکەم کە ئەو 6 ساڵە بەرنامەی کەشکۆڵمان کردووە پاشان کەشکۆڵ بەرنمەیەکی ڕاستە تەنز ئامێز بوو بەڵام بەرنمەیەکی هوەری بوو بەرنمەیە بوو باسی فەرهەنگ و باسی من بۆ نمونەڵم ئێمە شتەکانی ئینمان عەزیز نەسین و بواروا بێتەوە ڕشتەی مەروانیوان هەمووان زیموو کردبووە پەندی پێشینانمان زیموو کردووە کەس باسی ناکات لە کوولەکەی تەڕایمە کتێبی سنفی 5 سەرەتایی ئینگلیزی کەشکۆڵ لەگەڵ هەڵبژاردەی بڵین تەقاوتەکانی سلەیمانیە یادیان بەخێر مامەستا عەلی لەتیف ڕۆحی شاد بێ و کۆمەڵێ و برادەرانە کتێبی مامۆستا جەمال عەبدول سەرۆشی پرۆژەکە بوو کتێبی قۆناغێکمان پێ چاپ کرد نووسراوە لە کتێبەکە ئەمە دیاری بەرنامەی کەشکۆڵ ئەمە قسەم چییە بەبلیت یاری نێوان ئێوە بەڵێ شتمان کردو بەڵام کەس باسی ناکات لەکو خۆم پێویستم بۆ باسکردنە نییە مەشەسی خۆم بەڵام برادەرەکانم خەباتێکیان کردەوە کەشکۆڵ خۆی با بڵێن سمبولی قۆناغێک لە قۆناغەکانی تەلەڤیزیۆن بە تایبەتی لە دوای ڕاپەڕین لەو بەرنامە تەنزامێنزانە کەشکۆڵ زۆرترین بینەریەوە پێم وابوو لە ڕووی تەنز و ئەوە شەوە ینی لە ڕووە تەنزە کۆمەڵایەتی و سیاسیەکەەوە کاریگەری زۆر باشی هەبوو بەڵێ لە ڕەخنەگرتن لە هەموو ئەو دیاردانی کە ئەو ڕۆژانە لەناو کۆمەڵگەیە هەبوو ڕاستە ئێستا ئەزای چۆنەکە کە بەرزان کەشکۆڵ خۆ دەزانی کە تەلەڤیزیۆن دروست ئێمە هەر لەگەڵ هابوون ینی من زەماغەمبار بڵین پەیماخان هەڤاڵ کاکە عوسمان ینی هەموو برادەرانە کاگازا بەرزنجی هەموو بەڵام کەشکۆڵ من ئەمە یەک دێر بڵێم کەشکۆڵ ڕاستە من ئامادەکەر و پێشکەشکەر و دەرهێنەری بەرنامەی کەشکۆڵ بووم بم سەرەتا مامۆستا هەڵگورت
بە یەکەوە ئەو حتا ناوی کەشکۆڵی کە زۆر کەس خۆم ماوە مەڵێ ناوی کەشکۆڵ من ناومە بەڵام کەشکۆڵ لەگەڵ مامەساڵ گوردا اتفاقمان کرد ناوی بنین کەشکۆڵ و ئەو هەموو ئارشیفەکەی یابوو بە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان سەرەتا بەرنامەیەکەیە کە کامێرەشتی شاراوە ئەمانە ئەوانە تعلیقم لەسەرە ئیتر دوور دیمەنەکان داغڵ بوو بۆ کەشکۆڵی پێسە لە دڵ و دەرونی هەموو کەسەکە ماوە دەستەکانە خۆش بە کاک سپاس بۆ ئەو کەسی ڕۆژە ڕۆژان ڕۆی لەگەڵا بینین سپاس بۆ هەموو دێهات و لە وەختا ئەزمی ئافرەت بوو بەڵام چوونە هەست دێکەوە بە مەلای دێکەشەوە ئامادە بوو لە کەشکۆڵا ڕۆڵ ببینێ دیارەوە جەماوەری خۆی دروست کرد بوو هەزار جار ڕۆحی کاگەڵ بوو شاد بێت ئەو نەیتوانی ئامادەیکا لەگەڵما دوایی لەگەڵ کاگازات بەرزنجیە هاوڕێی ئازیزم لەگەڵ ئەوە ئامادەمانە کرد دوایی ئەو نەیتوانی من ینی مەقسەم چیە بەڵام ئەو کاکجەما غەمبار وانە هەر لەگەڵمانە بەڵام کاگازات بە تایبەتی و غەمباریش بە تایبەتی چێواریش کاک سیوانەی مەمڕۆ زۆر مانومان کردی زۆر هیلاکمان کردی داوای لێبوردنەکەین زۆر خۆشحاڵ بین بۆی کە لە بەرنامەکە بەشداروی گەورەت کردی سپاس بۆ جەنابەت پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە حیوارێکی هیچێک لە کارەکانت کە ئەو سەردەمەش زۆر چوە ناو خەڵک تۆ حیوارێکی چێ لەگەڵ چەلەبی پێم خۆش ئەو حیوارم بۆ دووبارە بکەیت وەکو ئەخیر شتیان بەرنامێ هیوارێکمە بوو ئەو حیوارە چوو بۆ سەر زمانی هەموو کەسێک شۆڵی ئیتر چۆنم باشم ئیدا کرد بیان خرا بۆ لای بینەرە ئەوە بوو کە خەڵکەکە خۆی تەقدیمە کرد چێوالی ببینێ من تەقدیم مەکرد بەس پێشەوە بانگ مەکردن جار دەرەم و چەلەبی تۆ پیاوێکی زیرەکی شەیطانی ئەوە چی تۆ یەم درێژە کردەوە ئیترەوە بۆ بینەر زۆر خۆش دەستەکانی خۆش سیروان مانومان کردی سپاس بۆ جەنابەت بۆ ئوستاف جوانە بۆ بەرنامە جوانەکە سپاس خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان